هێدین بشار سەرباز کە هاتوون بەژاری خولی خەیاتی بکەم. من لە ماڵەوە دایک و باوکم خەیاتن، بۆیە منیش حەزم کرد ببم بە خەیات. ئەگەر نتوانم بۆ خەڵکیش ببمە خەیات، بەڵکو جنک و بەرگی خۆم بدوورم. من دایک و باوک و برام خەیاتن، وەلی باو باپیرانیشمان خەیاتن، بۆیە منیش حەزمە کرد ببمە خەیات. سەبارەت بۆ پرسیارەکە دەڵێ تا چەند خانمان پێویستە تا چەند گرنگە فێری خەیاتی ببن. بێگومان زۆر گرنگە کاتێک تۆ شتێکی خۆت دەدووری، یان شتێکی منداڵەکەت یان شتێکی خوشکت دەدووری. بێجگەلەوە دەتانی ببێ خاوەن پیشەی خۆت و کەسایەتێکی گرنگ ناو کۆمەلگادا. من لانا ساڵە محەممەد، زۆر سپاس ڕێکخراوی ژیانەوەی کوردستان دەکەم کە توانیویانە ئەو هەلانە بۆ ئافرەتان بڕەخسێنن، چونکە ئافرەتان پێویستە تەنها لە پیشەیەک چەند پیشەیەکی تر زیاتر فێر ببن بۆ ئەوی بتوان هەلی کار زیاتر بڕەخسێنن، چونکە هەلی کار لە کوردستان زۆر کەمە. بەپێی ئەوەی وەزعی ئابووریمان زۆر خراپە، ئافرەتان دەتوانن کۆمەڵ لە ڕێگەی دوورمانە و یارمەتی خێزانەکانیان بدەن. ئەگەر نەتوانن لە دەرەوەش کار بکەن، دەتوانن لە ماڵەوە کۆمەڵێک ئەو پێداویستیانەی پێویستیانە چاکی بکەن. بۆ ئافرەتان بە تایبەتی هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان بتوانم منیش وەک هەر ئافرەتێک بتوانم خاوەن بستنسێکی بچووک بم کە بتوانم بژێوی ژیانی خۆم پەیدا بکەم. و ئەکید ئەو ڕێکخراوانە زۆر سوودمەندن بۆ ئافرەتان، چونکە ئافرەت پێویستە نەک تەنها یەک پیشە بزانێت، دەتوانێت کۆمەڵێک پیشە بزانێت و پێویستە بۆ کۆمەلگا. ئاشناکاوە دانیشتی شاری کوێمە لە 2014ەوە دەستم بە دەورات کردیتەوە. بەو دەورەوە 32مین دەورم کردیتەوە. لۆ تقریبان زۆر کەس ڕخسایە کە فێری خەیاتی بێ، دەکەوتەوە سەر کەسەکە لۆ خۆی باش بی و مهنەی باش بی و پێ بگات لە ئیشەکە و لە خەیاتێکی زوو فێر دەبێ. ئەوەی دیش بە یعنی زۆر هەوڵی لەگەر دەدەم، بەس لە دەوراتەکان زۆرم حەز لێیە، یعنی کە دەستی من دیار بێ، یان لۆ خۆیان دوا ڕۆژ فێری ئیشەکی ببن کە بیاندینمەوە. ئێستاش لە ڕێکخراوی ژیانەوەی کوردستان ئەو دەورات دەڕوە. ئێستا من دەیبینم لە ئەوە تقریبان 5-6 دەورەیە هەموو ئیزان کۆنەکە خوندنیان تەواو کردیە، زیاتر ئیشی خەیاتیەکان لەکن خۆشترە، یعنی حەزیان لێ ئیشی خەیاتیەکەی بکەن. یعنی ئێستا ئەوەی دێتەکە من دەرێ ئەوە دەوراتی خەیاتیم حەز لێیە، لەوی حەزم لێ کۆمپیوتەر بکەم، حەزی لێیە ئیشی کە بکە ساڵۆنی بکە. زۆر دەوراتشیان کردیتەوە کە لە هەموو دەوراتەکان ئەوەی کە هاتیەکن بەشداری کردیە. وەڵاهی لە زۆر دەورات جاری وا ڕێکخراو هەبووە، یعنی یەکێکی خێرخواستە بۆ مەچنیان دابین کردیە، بەس لە هەندێکیان نا، بەس ئەمنەر هەوڵم داینە، یعنی پێم گوتینە وازمێنن کۆڵمەدەن بەدەستی دوورمان بکەن. ئیوا هەیە بەدەستی دوورمانی کردی ینی لە مەچینەکەی باشتر بووە، حەزی لێ بووە، بەس دایم هەر پشتم گرتێ، گوتمە ئەگەر مەچینە شت نەبوو بەدەستی دوورمانێ بکە.